گامێشەکانی گوندی کانیمارانن. ئەم گامێشانە بۆ ماوەی زیاتر لە 6 کاتژمێر لە نێو ئاوی کانی قوڵەدا دەمێننەوە. هەتا هەموو خڕ دەبێتەوە. ئەو کاتیش ئەگە تەواو بوو خڕ بووە سەعات 6 و 10 دقە 6 سارێک لیان دەخورین بۆ دەشتێ. لەوێش دەلەوەڕێن هەتاکو گەرمایان دەگاتێ تقریبان 8:40-8:50 ئەو کاتیش دەیانین بۆ سەر ئەو ئاوا ژمارەیان تقریبان 100-105 دانە دەبێ. بەڵام بەهۆی گرانبوونی شتەکانەوە بۆ نمونە کا و عەلەف و ئەو شتانە بەرەو کەمی دەڕوە. جاران زۆر زیاتر بوو لێستا. پاش ئەوەی بە تەواوەتی خۆیان فێنک دەکەنەوە دەبرێنە دەشت و شاخەکانی ئەم ناوچەیە بۆ لەوەڕاندن. دەگوترێت نزیکەی 100 ساڵێک دەبێت گامێش لەم دەڤەرەدا بەخێو دەکرێت. چونکە دەڤەرێکی شیاوە بۆ بەخێوکردنی گامێش بەو پێی کانی و زەلکاوی لێ هەیە و هەروەها وشکانیشی هەیە بۆ لەوەڕاندن. پەیتا پەیتا دەگەڕێندرێنەوە بۆ نێو گوندەکە و خەڵکیش لە ناو گوندەکە لە چاوەڕوانی گەیشتنی گامێشەکانیانن. جەمیلە یەکێکە لەو ژنانەی کە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کاری بەخێوکردنی گامێشەکان دەکات. دوای شۆردنیان دەست بە دووشینیان دەکات و پاشانیش دەکاتە ماست و قەیماغ و پەنیر و دەیانفرۆشێت. بژێوی ژیانمان لەسەر ئەوەیە. ئارێ وەڵڵا ئێوارە ئەگەر لە شاخی هاتنەوە دەیان شوێن جوان کاو عەلەفیان دەدەینە شیرەکەیان لێ دەگرین دەیکەینە ماست و پەنیر و قەیماغ مەحمیل دێن دەیبن دەیفرۆشین. بەڵێ دەیفرۆشین. بە پێی گامێشەکان دەگۆڕدرێت و لێوەک دەگوترێت ڕۆژانە تا 20 کیلو شیر بەرهەمیان هەیە. خالیت یەکێکە لە فرۆشیارەکانی ئەم ناوچەیە کە بەرهەمی گامێشەکانی خەڵکی گوندەکە لە دوکانەکەی دادایناون بۆ فرۆشتن. ڕۆژانە لە ماڵەکانەوە بڵێن هەست کەسە و 4-5 سڵی هەیە بۆمان دێنێ بۆ دوکانەکە ئێمەش لێرە ساغی دەکەین وەکو بەرهەمی بڵێن گامێش. خەڵک زۆر لە هەولێر و سلێمانی و ئەوانە دێن تەڵەبیان زۆر لەسەر ماستی گامێش. جا ڕۆژانە بڵێن مشتریمان هەیە لە سلێمانیەوە دێ لە هەولێرەوە دێ لە ناو خۆل چاقڕنەوە ڕانیەوە ئەوانیش هەر تەڵەبیان زۆر لەسەر. ڕاستی بەرهەمێکی خۆشە ئەنی ماستێکی زۆر خۆشە بۆیە خەڵک زۆر تەڵەبێتی. بژیوی بەشێکی زۆر لە خەڵکی ئەم گوندە لەسەر بەخێوکردنی گامێشە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە عەلەفی گامێشەکان هەرزان بکرێت تا ئەوانیش بتوانن بەردەوام بن لەسەر بەخێوکردنی گامێش و بەرهەمی زیاتر وەدەست بێنن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا گوندی کانیماران لە قەزای حاجیاوە.